خزات لا مالم وشاشرين شوا أي خزات لا مالم وشاشرين شوا أي شوي نازلة ويقش الوابدوا أي شوي نازلة ويقش الوابدوا أي نقول واي نقول مخلد هذا سرقول أي نقول واي نقول مخلد هذا سرقول نقول أنقول نادي شبك يانو بدل نقول أنقول نادي شبك يانو بدل ئەو جە باشە ئێستام ئەو دارەی لۆ ببڕینەوە کوڕە کوڕم ئەتو نازانینا چێشکەی نێرە و مێ دێتە ئەو دارەی ئەوجە بابێن کوڕە کوڕم ئەخ من دەرێم ئەتو نازانی تێکە دەبن نەزەریان عرام عرام ئەدی وای ڕاست دەرێ ڕاست دەرێ بەس بە ئەتو ئەو بنیشتەی لەو فرێنادەیە بنیشت دەرێ فاتە بسک سۆری مرچ و مرچ و مرچ دەفرێدا ئەوە فرێمدا کوڕی خۆم ئەمن دەمەوێت نییە ئەتوو بە بابی خۆت بچی وەچی من بە کورە نەکەی چاو چاوانی و ئەو شتانە نەکەی چاوت لەوانە نەبیتن ئەمن کە بابە حیفن نەکرد هەموو کوڕێ مام سەعیدی ما ئەمن بە حیاتی شتوان ناکەم باوەڕ هەبینە لە کۆرانە شتێ دەپەڕم چش ئەو هاتە مژام دەکەن ڕاست چاوی خۆم دەین مەخوادێ لەم عیبە بانە لێنەها چاوی سەعیزە ئارێ وەڵا عافیا ئەها تەمەشاکە بابی تو جاعیر بوو بە کۆرانەی دادەڕۆیشتم چیژێک سەرکە پیازەچەوە دەی لەو پشتم لەیدا بەغەڵەتی نا بە قەستی وەچی پەلاری پەلاری لێکدی نادەن وەڵا ئاوڕم داوە گوتم یا ڕەبی عواری خوای بی والله چاکت کرد ئەمیش ئەی ڕۆژە بە کۆرانی شتێ دەپەڕیم دەبینیم چیژێک دەیگوت چیە و ڕەش پۆشە بابا ئەجۆ ئاوڕم داوە گوتم دەزانێت چیە احترامی خۆت بگرە ئەمن کوڕی مام سەعیدیمە ئەمە بەبەرە باب هەر دژمنمان عاشقاتیە ئێ باشە چاکت کرد چیژەکەش گوتی غەشی مەسلەحەیەوە تێنەگەیشتم معنای چییە مشکلە نیە مشکە هەرچی دەرێ قەیدی ناکە هیچ مشکلە نیە بەس میم ئەتوو باش بە کوڕم هیچ غەمن نەی بابە وەڵای وە دەکەم نییە سەر لەو گوندەی برندبی چووکە بابی تو نییە لە هەموو گوندی نیە سوندی بەسەری من دەخۆن واللهی برادەکانی منیش سندیم بەسەر دەخۆن ئەی ڕۆژە مشکلشی گەورە بوو یەکە گوتی بەسەری عەبۆی وانێ ڕاست مشکلە حەل بوو ئارێ وەڵا ئەوجە من دەڕۆم مۆعیدەکەمە لەگە برادەرەکی دەڕۆی ئارێ وەڵا ئیشت نییە ناوەڵە دوایش مشارە چی دەینمە و دارێ دەدەمە بەر مشارە دەبڕۆ کچە باسێ ئەو تۆ وەرە کوژە ئەتو وەرە ئەوە چەند زار پێم گوتەوەچی گاست دەکەم برێ بەرێ کچە ئەو ترکانم لەو حەزەکە کچێ باشە باش کچە سەد زارم پێ گوتیا برێ بەسەر چاو وەڵا وە دەزانی خێرم پێ دەکەم ئاجانە قاپ و قاچاغم هەموو شش لەش ساغێ تەواو هەمووی کادا چیت کە بکەم ناوەش گسک بە نا هێشتا مایەتی ئەو دارانەمان لە هەڵ گرەفەی دەرەژوورێ ئابە قوبان و خەیش زۆر ماندیمە کە گوناه حەدا کورە بۆچی باشە بایش بکە ببەرەیەن دەر بە چاوان دەبڕۆ دەی ئاگا لە خۆ بێن مامۆژنداریش ئەوە دەنەداریشتەوە باشە باو ناوەش گسک باو تۆزە خەرا گسکی بۆ نێژ مەمێنەرەوە لێرە با بڕاتەوانێ هیچی کردێ جارێ نا بە قورعان جارێکە خۆیشی چوام نەکرد قەیناکە کچم قەینا با بڕاتەوانێ و ناوە گسک با بڕاتەوانێ کە جێسکەکەم دەدەنێ لەوێن دەرەکی بەرێ لە بەخاتری تو نەبی و بابم گەسکەچ لێ نادەم دەزان بەخوا لە بەخاتی تو مامۆژنی خاترتان نییە سەر سرم پێلاوتان سەر چاوم ئەوە دەچم یەک ساعت یەک جێسشی لێتم یەکی باشە منش لەبەر خاتری تو دەڵم حەزەکەم لەگەڵم بێنیەوە دەنا ئیشت پێ ناکەم بەخوا حەز ناکەم ماندووبی هەربەز نییە ماوەشکە نییە هەر دیتت بابم هینا و لەگەم مەرای داخوازی و تەواو مارەم کرد دەبڕۆ دێ خێراکە مامۆژن ئەوە دەچم جێسشی لێتم دەبڕۆ دێ گسکێکی بێنی خێرا بای شەقی بکە والله بالله تلاهي عاشقاتي دكاي او هذا بيموني امتي محمدي هزار ايش بيدك رزيل سبيل النبي عاشقاتي جناك صدق زري والله كره بابا بياوني كزني خوش بيه كز عاشقاتي لقناك دل حياتم ايه رقيتها شي ما تاوي باشا ويتي شكا لا انا جانا خو شكا بكاكسكم عزيز ما يدي خو قسكا مع بابا ها ايه باشا ما موجن سرتاو ما موجن سرتاو دلا
دایە بەخوا بۆ دڕقت لەو کوڕێماندی دەکەی لە هیچ خوڕایی بەخوا کوڕێکی زۆر فەقیرە کورە خۆ ڕقم لێنی ئەزانم گێلێکی تەواوە نابێت تۆزە خۆمانی لەسەر گرانکەین ئەگەر وان نابێ بە قسەمان ناکا گێلی چی فەقیرە وەنی ڕۆژ تا ئێوارە خەریکی ئیشکردنە بۆمان وەک کارەکەری لاتۆ لە بندەست والله پشتم شکام دڵە هاتیەوە ئەتەواو حیاتم جێسکم لێدا لەش ساغ کۆلیتی منیشکم خاوێن کردەوە لەش ئەو ساغ فەردە برنجەکانم هینا لەولایەمدانا لەش ساغ پشتم شکام مامۆژن دە باشە دەستە خۆش بێ ئیش نەماوە بڕۆیتەوە ناوەڵە هیچ ئیش نەمایە چی شتکەمایە لە تامکەم نەوەڵایش نەماڵم بە تا دانیشێ لەگەڵمان نا با بڕاتەوانێ دەی با بڕاتۆ ئیسراحەتی خۆی بکە لە ماڵی خۆی و بەیانی زووەرە تۆزە ئیشمانەیە ئیشی ترمانێ بۆ مام سبەی لە سعات چەند بێمەوە ئەواتە هەستای لە خەوەرەوە سبەی لە سعات 5 لە خەوێ هەڵدەستم نا خۆ نەماوە تۆ سەعات 5 سەعات 9 دەوەرە نەودا ئەی باشە چیشتان هەیە نابەس خۆشیت دەبڕۆ دەیخوا حافیزی بێسەر چاوم ئینشاءالله بە بابیشم دەلێم لە بۆ مەسەلەی داخوازی ئەڵم بابچم بەڕێخم چێ دەوەرە وەرە بڕۆ دەیخوا حافیزی بێ مامۆژن دەرێم هەتا سەری کۆلانی لەگەرم بێ دووسێ خۆری ڕاوستایە دەتسێم لێ بنن بۆ نەتە سوراکیشی نا مەقسەدم لە حەز ناکەم لە شەڕێ دەبڕۆ دەی بڕۆ بابچم گێلۆ بەڕێخم چێوەرە کچێوەرە ئەی بشوورەی بۆ کێ ڕۆی جیران چی پێڵێ ئەو بارایە ناسکا دولفارە لەسەر ماچێکیە شارە خەنجارە کچێ بەسێ کچێ قەت کەسێ کچە دیسان گوتی هۆ کچێ ئەو پشتێن ئەمرۆ بینە پشتێن وەچی دەرێ هۆ ڕاست ئەمن هەناوم بەردەبتەوە چییە؟ کچێدا بینە کچی وڵای تازە زاوات خۆش گەنجەکەیتەوە های کچێ بینە کچی ئەتو ئەوە هێرنی جێژی ئەوە 1 سەعاتە من گاست دەکەم گاز کچێتەوە پشتێنە لۆنانی وەڵاهی شەیتان دەرێنیە لە قەپۆزی بدەنیە بە 20 وەستا عیارینێتەوە ئەمن وانسمە دەرێ بچم یان نەچم ئەخەت سوانم گوتم ئەگەر نەچم برێ مەچۆ تا حیسابە کلۆ بکە بڕۆ ژۆری کچە بڕۆ ئەرێ وەڵڵاهی مام سەدا ئیلا ئەتوو دەتانێ ئەو مەوزوعام لۆ پێک بینی باشە بە چاوان باش چێە چێە ئەوە بەڕەحمەت بی مزۆ هەبوو مزۆ مزۆ ئەوەی چادە کردەوە ڕنگ و منجی پاسکری چادە کردەوە ئەو پاسکل چێکە بەڕەحمەت بی کیژیوی بەڕاستە ئەرێ وەڵڵاهی نییە هەن عەقڵمانی یەکدری دەگری خۆم شەو ڕۆژ خەوم نییە هەر ئاگرم تێبەر بۆ سوحە برژای مەدە بووی وەڵڵاهی زۆرم پێخۆشە کاک عەبوو مادە مەنگۆ درتان یەکدی دەگری و بەدری یەکن خەمت نەبی کاکە مش قسەی لەگە بابت دەکەن بەس پێی نەرێ ئەوە وەڵڵا ئەوەی خۆش دەوێ ئەو هات واڕۆیی ئەتۆ بڵێ بە خۆم یەکەچی باشی لۆ دەبینمەوە ماڵەکی باش چکە لۆ ئەمن شارە زای بامم هاوکەنیە بەس لە کەلەی بدا ئازە خەلازۆکی مۆرانەی دەخوا ئاوزەنی هەموویشی بەدەفن دەکە ئاگاش لێ ناوی کورە خەمت نەبینا کاچی من ئەم بەخۆم دەزانم کوی لۆ دەست ئەو مەسەلەی لۆ من بەجێ بێلە ئەمن بەخۆم پێی دەرم مارەی باشم دیتەوە زۆر ڕێک و پێکن و ئەمن مەسەلەکەی وەلێ دەکەم علاساس ئەم لۆم دیتیەوە لە پێش بابیشم نییە بەتەنیش تێدە پڕم سەلام لێ ناکەم با نەزانی ئەمە یەک دریش دەناسی باشە بڕۆین چاوەکەم یارێ وەڵە ناوەڵام من دەچمە لای هەندێکیشمە دە باشە ئیشت نییە چاوەکەمیش پێی بڵێ خەمن نەبینە خەمن نەبی حتا مردنیە مەمنونت گەورە ئاسمان مەمنونتم مەمنونم چاوەکەم ئەوە چێ کورە کو ئاگری لە من بەردایە وەڵڵا وەختە لە بۆی چێت کوی دانیشتوان بەستێت بۆ قوربان بێرەوە چەند جوان دانیشتوە ئەرێوە چێوە بابە چێوە چه سەردا پۆشە کچێ چه عیب ناکەت و حالەمی تووشی نەزەر دەکەی گوناحت دەگاتە گوناح وەڵڵا گوناحە ئەتو دیتیتت خبووە کورە دانیشتیا پرچی کۆت کردە پرچی ئەلی کوان دەدا ئەخە نارێ خەرک تووشی نەزەرێ دەبێ خەرک تووشی گوناحی دەبێ ئەخە تو وەرە بزانێ ڕاستکەوە لای تەماشاکەم کورە تەماشای چ دەکەی گوناحە گوناح نەزەری حرامە ئەتۆ چ دەکەی لێر کوانە وڵا گۆتم زانلۆ بەسە دیواریکەتێ نەخۆش شەڕبی بابی گەمێ کورە نا وەڵڵا بەس ئەتو دیتیتت کوڕم خەرک تووشی بەلاش تووشی گوناحی دەکەن وڵڵاهی وەیە ئەدی وڵڵاهی وەیە زلو ئەوە چۆ دەچی چۆ دەچی تو چێوە دەچی ئەتو چیش لە سەمنەت و چۆ دەچی وڵای ئەخە چێوە دەچی ئەم لۆ خۆم ئەوە دەچم ئەمیش باوا دەچم دەنا ئەم دەگەڕێمەوە ئەمیش دەگەڕێمەوە کورە ئەوە بلێت چی ئەتۆوە هایی زانە
يا خو بخير امام صدق اي خوا سلامت كمان سعيد كون باشن والله بتماي خويا باش ان شاء الله دبري بخير بي بخير بي دبري بخير بي خو عافت يا خو براجن او قطعتونا بلو هاريت غلط كردي كوه والله اي راستي بي لبو مسألة شياتي خير كورا كاكا تماشا دكام ابو زائر بوا كورا تساوي دري كورا برام لو تساوي داري فقيري قوريه تمني قوريه بيويست خمشي لي بخوي خمسي لي خو كورا كاكاش نشلو بينا ساوا كم بالو خو داوريتو بتسعي مارو من دار شي خمس لهم بخوا كورا برام تتصعيبتا وارجنو مارتي لخوي بزياده بهيكل كورا برام تصعيبينيا نا صعب شنو ما قلت دزاين سيكاكا جنا شلو بينا بالو خو بتا مار بتسعي مارو من دار با داوريتو كاسبيش بكمارت خرانبي كورا كاكا شي لبو بينم والله ما شاء الله كسا شوهار ليك نكت كورا كون يا مام سعيد ساوكم بقري كسر دبي استام مارش في زانم مارش ريك بيك باخلاق بالروشت مارش فقير لقدر خوتان لنقوش فقير ترن اول اخوي بزياد بالريك داك يقاتو عزل ليبي او زاتو دا ناسي كورا دي كونا ناس والله كسچ ريك بيك جوان والله او زا اگر دزاني مارش وهايا امش دسين دام بين بزاين كو امن بخوم اقر منقري نبينم براستي درمناي هم كسچلو بينم والله امام سعيد هيڅ خم النبي افرتك زور ريك بيك مسألة باروش ديواش كم بكم شتچ ريك كبي او زتو دكري اما زارك بسين بيان بينين بزاين كو كونينا الو ناكري كاين بتين والله اتو دزاني تو داود الككدان نايتوا والله قصدك استادتي بتين ايتيا بابراجنيش لقرمان بيت ايش بيبيني وجنا باشتر دزاني كاكلما كل والله لكم ما بيبراجن بيت ناماندني لو والله هنمرموت هنمرموت كورا نا عيبيني انا ديجنا تيم اي دا على كاكا برام بابي ايش داش كوري حق خوتي تماشاكد واش لما باشتر دزاني ومسلانا لا تجوال لقرمان باش تماشاك كبزاني لو كرمانا بروين اري والله يستا بروين والله بعبسين بتمار اخوان داستا يا الله يا الله هستجني يا الله بيراوة كم لو بنا داي بيراوة كم لو بنا اي يا الله يا الله تبو يا الله وتسيا سعيد وتسيا هو حلو كتب كلامي خويا دقريوه بقريوه كورا ما سعيد ما يخايبنا كودا ورا بابا او سيزار ساعات ما يبكى اتو او الشوكوري سيزار ساعات ما يبكى دزار من اول شيء بس بخير تيزانيا بقريوه كورا كاكا خروات زوانو جن ها بكلامي خويا دقريته واقنيا او سر بو قلبي وين ما بقريوه روجور السندي بقريوه 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 دبرو ناي خايبنا برو بابرو كتي حياتم من بابم تيدقينم بس بابم هدري أورو ناس بي بس أمن لتو زياتر كسيت كناخوازم باورت هبي جيوا أمنم هاتو شي صدمة عم صدمة وهاتم السلام عليكم عليك السلام بخير كونا باشا باشا فرموا ما سعيد فرموا ما سعيد فرم بخير يا سيد شاف فرموا ردنا فرموا ولا بخير يا سيد شاف فرموا كاكا ده فرموا ما سعيد فرموا ردنا دايا اجان شهودة ميوان من داستا يا باشا فرموا صدق جان بخير بي السلام عليكم عليك السلام كونا باشا باشا بخير بي ماما ماشي فرموا دانش بخير بني اخوك ولا أولا فرموا دانش ما سعيد دانشك بخير بين سلامات بفاتك كونا باشا وزحتان باشا باشا خوش بسلامت بيا يا اخو ما سعيد ها او خزاني مزوي رحمتي او تشيجي مزويا چه همزو واستمزوي باسكيل شيناي ناسي تو او خدا انقوم من داري مزور رحمتنا ما سعيد من البرداوة ما عرفت نبي كو بشتم شكا لو اتو بابي من دناسي والله كسيبا وكنا ناسي معنا ينقومون خزم اري والله وهايدا ناسم ايوه صدقت يا وش الشتا والله تازة تعيبين ابو ما سعيد وستا او فقراتي بشتمو مزو تسمزو تاي او اندو
سپیدت گۆلۆکەیە نەرم وەستاچی نەرم عەلێم گران ڕێک و پێک بەشن باریک حتا برێ حتا وەسفی بکەی وەسفی بابت تەواو ناکەی لەکوێ دەناسی لەکوێ ڕومەتی ئەوەندە بوو مام سعید خوا عەفویکە خوا عەفویکە بەسە ناوی خوای بینە ئەوە نییە ڕۆژەکێ بەسەری ئەو مامسەدەیە کورە ناوەڵە بەسەری خۆ لۆ بەسەری من چوومەکنی پایسکلێکم هەبوو ڕینجی بووە 2 پارچە بردمەکن باتی ڕەحمەتی نییە خدا دەزانی لۆی وەلێ کردم عین دەتگۆ تازە لە شەریکە هاتە دەیە ماشەڵا ماشەڵا ئەشکارەکەت هەر دەستەوە مام سعید مام سعید بڕێگۆرە پێش ڕینگەکەی لەعیم کرد لەعیمی کرد ڕینگەکە ڕێنجی چێ ئەدی باسی ڕنجی پاسکرێ نەدەکرد نەدەگۆ ببووە 2 پارچە وەستام زۆر لەعیم کردم کوڕەتە لە خۆت هەر دەچێ باسی ڕێنجی ئەرێ تۆ عەقڵشت تاوە والله وچی نام عیبی نەبوو بۆ خۆی عیفت نەکرد چێ تەسەڕفاتانەی کتێ چماوەچی گوتت ئەمە منداڵی زۆر ڕەحمەتینە ئەمن ڕاست نییە هەموو برینم کولاوە ئەمن دەزانی و پشتم شکابوو لە بۆم زۆر ڕەحمەتی دیارە زۆر برادەری ڕەحمەتیت کچێ ئەرێ وەڵڵا کچێ هەر برادەر ئەتوو برێ برا ئەتوو واز لە برادەری بینە زما برادەر ئەوە هەیە ئەمن دەرێم برامە بڕبڕی پشتمە ئەرێ وەڵڵاهی هیچ فەرقی نەبوو ئەی دەست خۆش بچیژم دانیشە مام سعید جوان دانیشە جوان دانیشە ئەوجا ئەمن بە تو برێم ئەرێ تو ناو چییە؟ گولیزار گولیزار یا ڕەبی ڕووسبی بێ ئەوە مەوزوعەکی ڕەحمەتی لە بۆ بجێرمەوە ئەوە ناوی عەسکەریمان هاتبوو مام سعید دەرەم نەڕۆین دەڕاوەستا ئەوە ناوی عەسکەریمان هاتبوو لە تەزنیدی مام سعید ئینسان ئەم نەدبەرداوە مار خراوالەکەیە تۆ چوونە تەزنیدی لەگە باتی ڕەحمەتی بەرێ مدیر تەزنید دەیگۆ ئەتوو منداری هێشتان کو ئەتوو ناوتاتە تو مەزە ڕەنجی هەند ناسک و جوان بوو جاعیر بوو یعنی لە تەمەنی تەواو بوو بەس لە ڕەنجی بە منداران دەچوو یعنی ئێستا تۆ بابی من لە کاتی گەنجەوە دەناسیوە نیە یعنی ئێستا تۆ وەکو باب و مامم وایوە نیە ماشەڵڵا چەندکە لە ڕقە ئەو هەموو هینان و برنەم لە بۆ کرد شێرێک لەولا ڕیوێک لەولا پرینگەک لەسەرەوە ئەوجە دەرێتم دەرێت و مام و برای منی قەید ناکە بۆ دەبی وە بکەم پێیەکەم لێرەبی یەک لە مارێبی زارێ دەرم قایلم ئەو زەوردە وردە لە مام و ئەوەی دیکەمە ئامۆزار دەی نێزیک دەمەوە ئەرێوە تۆ لە سپێنە لەکوێنێ لە چێن دەرێمە زای لە چێن دەرێمەدایە با پێت بڵێم بەس بە کەس مەرێ ئەمە لە سبەینی ڕەلەکەم برادەران لەسە بابت زانانی دنیا خراپەکە چیمە دێ بابم زانی فەقیرە هیچ نازانی فەقیرە بەخوای لەکنە تۆ ئایشەکەت مویم کردەیە ئەرێ دایە ئەگەر ئەو دەستمە سەربانی ڕەویشمەیە ئەگە کەسات پرسی نەری لە فیلانزەیە ئەتوو ماشە لە قسەکەت پێدەرم دەچی لە مز بابم دەنێ پێی مەرێمە بڵێ نازانم تا ئابڕ دەگەی ئەرێ شتەکەم هەڵگرتە بوو ئەوەکەم دارا بوو زانە لەو غورفەیە دایە گوتم مام سەدە نەڕۆین کورە کاکە چێوە بڕۆین ئەمە لۆ چاروین ئەدی مەسەلەکەی باز نەکەین مشکلە نییە لە دەرێ دوو قسەی لێ دەکەین کورە برام ئەمە لۆ چاتین توش چ بووین ئەتوو وەرە لە دەرێ ئەمن دوو قسە لەگە دەکەم باشە بەخێر چن باج گولیزار گوتم ئەو جاما لە خزمەت مەرەخەس دەبین سەرچاوم بەخێر چن سەرچاوان داوەدامی چ پێویست نییە بەخێر شوێنەکەت چاکە خواحافیز بەخێر بنیە خۆ سەرچاوم زەڕەسیش دەڕوا جواب ناداتەوە دە جواب دەوە وەچی داچی جێی تەب بووە ئەلو ئەو لە جواب نادەیەوە چ میوانی چ بابە پیرەمێرد میوانتانە چێوە پیرەمێردە برادری ڕەحمەتی بابت باشە تو لە جواب نادەیەوە لەگەوی مشغول بوون کچێ بەسێ کچێتە وەرە کچێ ئەتوەرە بزانم چ لێ نایە برنجم لێ نایە برنج کچ ئەدیا منم گۆ برنجی ناخۆم کچ ئەدیا منم گۆ ئەتوو هەموو ڕۆژە یەک مەنزەرە تووشک بدەی ئەوەن دەم لۆ لێ دەنێ باشە کا پێم بدە حەبووکە چووە سەرێبان ئەلعان دەزانم چ دەکا کچ ئەتوو دە و پلیشت تێک دەسی دەزانین یا
دەوپلت ناینا لەبەرەوەی نییە دەزانی غەرەتت کردێ لە باتی تشکفتەی برنج لێنایە واللهی کاتی خۆشی دایانگۆ هیچ شیوەکی نازانێ ئیلا دەزانێ برنجی لێنێ چکە برنج ئازاد دەکاتە پەپۆکە و دایەتە ناو مەنزەرە دەکتە برنج وەرە برۆ ژۆری کچێوە ژنەکەت بەسەدەینم نییە ئەخە ئەتو بری هێر و ئەتوم لۆچیە ژنەکە لە بەسەدەینم ئەگەر نییە سەری خۆ لەو کاری تێ بدێ دەستداوە کۆچی دێهات کەسێک قابلە نەتینم کچێ وەڵڵا 100 جار بە بابم گوتێ بابە ژنەکەم لۆ بینە کاکە ژنی ناینی و ناینی و ناینی نازم چی لێ بکەم بە قورحان کچێ ئەمن لە تو زیاتر چێم هەیە ڕۆحەکەی من لە تو زیاتر چێم هەیە هەی زەرجی زەرگم هەی بە عەشیرەت و بە قەوم و قیلە و خزم و کەس و جیران و هەموو کەسەکەم بە قوربانت بمەرێ وەڵڵا وەحدەم نەما ئەوە بابە ئەوە لەگە برادرە چی قسەم دەکرد وەڵڵا لەگە برادرە چی وەرە ماچەکەم بدی ماسەک وەرە ماچەکەم بدی وەرە ئەوە برادرەکەم بابی نەخۆشە لە خەسخانەیە دەیگۆ وەرە خینمان بدەنێ کوڕم هەردووکمان بەیەک دەردی چووینە والله وەیە کەس ناتوێ خزم و کەس و قەوم قیلە ناتە بەرچاوی قسەیت و ڕاستە تەواوە هەردووکمان پێوە مردینە بەچێ پێوە سووتانە بەچێ کورە دەردی خۆشەویستی خۆشەویستی چ بابە قسانە چێ دەتوێ بەو قسانە دەتوێ بە پێشم کەوێ قسەم لێ دەربینی ئەوە برادرێک و برادرێک بابی نەخۆشە سیارە لێدایە لاقەشی لێدرا فڕیە مەقسەدم لێ کرایتەوە نازان چیا لێ کردێ وەڵڵا کورە کوڕم مەترسی ڕاستیەکەی برێ ڕاستیەکە ئەمن دەزانم ئەمە هەردووکمان نییە بە یەک دەردیوە چووینە دەردی چ بابە ئەو چ لێ تێک چووە کورە کوڕم ئەمن دەزانم گۆرانێکی کوردی خۆش هەیە دەرێ هەردووکمان ئاهی ساردین تۆ دەربەدەر بە ئاسمانەوە منی ژوێر و سەرگەردان بە شارە بابە هەموو تێکدا لە ڕای خوای ئەو گۆرانێکەوانەیە دەلێت تۆ ڕەنگ زرد بە ئاسمانەوە منیش دەربەدەر بە شارانەوە ئەکورە چەند باش لێ دەزانی گۆرانێکە جێم لێ بۆ جێم لێ بووە دەزانم پێوە سوتای سوتایمە بابە بە قورحانەوە برادەرێک بوو نەخۆشیان هەیە دەتێ بۆ فێرەی برێ مەرێ وەڵڵا من کچەکەم خۆشی عاشقمە من باوەڕدەبی کچەواتەم شان دەکات دەرێم ئای بە چاوت بینە خوارێ ئای بەخۆ مەخشک براینەوە نییە کورە کوڕم کورە ئەمن هەتا ئێستا نەم دەزانی ئەچوش بە دەردی من چووی ئەمن وەرە بە ئەمن دەردی دری خۆمن لە بۆ باسکەم سووتانی خۆمن لە بۆ باسکەم کوو بوومە پرێسکە ڕژوەکی ئەوەندا بەڕاستی دەتو وەرە با لە بۆت باسکەم وەرە لە بۆم باز دەکەی بەسە ها بەینی خۆمان بی سڕت قەیم بی لە دەوت دەرنەچی حیفت نەکرد بابە وەڵڵایی لێ ناگەڕێم کەس بزانی بەس ئەگەر نیوەی قەوم و قیلەمان بزانی ئەو جەمادەم وەیە وەرە بە دەردی دری خۆمن دۆ بە ئەستا باوچیت نزانم چت هەیە لە پەنای شادیتەوە دایەکوی باشی زمانیە نە بابە ناگای لەبارەکەش نەمایە سماگای لەبارێ مایە ئەوەی تێگەیشتبم بە حیاتی ئەو بابەژنی لۆ من نانی دایە لۆ ناینی ئەتۆی لۆی پرسە کاکەم بەو ئاخر عومرەی عاشق بووە تاقیبێکم بووکە تاقیبم کردیە ئاوی ڕۆژە لە دوی دەڕۆیشتم ئەو هەسەری هەرچێشا بۆ ناو خانیەکی ژنەک لە حەوشەی بوو وەچی گوتم بابەت دەکەی گوتی سرت داپۆشە چیژم عی بە حرامە نەزەرە ئارێ وەڵڵا تاقیبێکم بووکە تاقیب دەکەم کردی چیم بەس دەیکەم لێ چدایە ئەتوو بچاتەوە مارێ نییە ڕاست بکارا لەگەری بلێ ئەتۆ عاشقی ئەتوو ژنت خۆش دەوێت ئەتوو بە تەماشری بینی بکارا لەگەری چ دەکا زۆر 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 دیە مارێ بەجێ دێری هەرەوەندە نییە دەڕە زەمان مۆزعشکەش پێ دەم پڕکم بەفرین بلێ چی کردی بە عەقلت یعنی بادەدا جێلەکەی بادەدا هێشتا نەبووە بە یارم وەی نازم لەسەر لێدەدا ئەوە چێلوها ڕوو لەولای کردیا تۆ عاشقی چ عاشقی هەر ئەو قەوانەما بە قسە قۆڕانە چێ پێر بووی ئەتۆ عاشقی ئابوو تاقیبی تۆ کردووە هەبوو تاقیبی کردیا بەخوایە تو شارەزای سیاسەتەکەی بووی هەستە وەرە ئەو دەرکە عەوشە دیتیا ڕاست و ماری بابس ئەتوو بەکەرکە من نمای مادام ئەتوو
تێکەری ئەو سیاسەتەی بووی یا لەماری باف چیژم هەندە غەمبار مەبە با بەداکەت فێر بۆ ئاوا ناو بە ناوە گزیز دەبێت دەستەوە ماڕی بابی هەردوو تێ ڕۆژەکەی دەچین دەهێنینەوە چیشی خۆم باشە بابا هەندە غەمبار مەبە ئێستا دەزان چم لۆ بکە بچۆکن مام قادری 2 کیلۆ تەماتۆ و کیلۆ خەیارێکی بێنە هێوارە دەکەین نەزەلاتۆ پێکەوە دەخۆین ئێ بابا داکت دێتەوە خەمن نەبێ بای بامەوە فێر بە جاروبار زیز دەبێ بووکە شەچی لە بۆ خۆت بکڕ ئەم پارەکەی دەرێنێ ئێ بای بابم دەبڕۆ چیژم ئۆخێ عاقڵ یا الله خێری مبارەک دیمانەت بەخێر خێر سعید بۆچی دەری کردی سیاسەتی چیارەوە مابوو ناوەڵات بین ئەتۆ لەگە سعیدی تێک دەدەی سعید لەگەر تۆ تێک دەرە و ئەڵێ ژنێنم بەسەرتا چێ ژنە دێنێ ژنی بەسەرێنی وەڵا هەر ئەوە مابوو سعیدۆک لێمان بێتەوە والله هەموو شتێکی قبولکەم ئەوەی قبول ناکەم ئەتۆ خۆشکمی ئەمن کۆ لە سعیدۆکی قبول دەکەم ئەوجا دەزانین چ بکات و ئەمیشەوە خێزانم زیز بووە دوو سێ ڕۆژی دیدێتەوە ئەتۆ ئاگایەکە لەو ماڕێ بێ ئەمن لەگەڵ سعیدی یەک لای دەکەمەوە بزانم ئەو پیاوەیە بتوانە ژنێ بەسەر تۆ بێنێ بۆ ئەوە جا تۆی نەدیت بوو نەیدەزانێت تۆ کوی و کونی شەش ئەوەندەشبی دەشۆم هەلە بە خاتری حیاتی خۆم ئەرێ وەڵڵی نییە حەز دەکەی جیرانی خۆشیان بینن هەمویان لۆ دەشۆم لا وەڵڵی نییە بە سەیداکەم نییە 20 ساڵە نییە ژنە ناتانیوەچی مەقاب قازاغی دەشۆم ئەرێ وەڵڵی نییە دەشۆم کاکە دەشۆم ئەوە لۆ خۆم لە ئێستا ڕەدەچینم هەتا لە مستەقبەل بدورمەوە وەیانە لۆ خۆم دەدورمەوە ئەوە سبەی دووزبەی دڵی بخوازم قاب قازاغ شنم هەموو لەبیر دەستەوە بە قورعان وای كل وقت ضربي تو بقى وای اي لا دور وای با قرآن قسمه حانيه ابوي تفستق خاين لو عندك تصور لازم لو عندك مرحله عن ثوراتي وانا اوف والله زايد يا خاصم تندبيني مقاب قازاغي لو ده شوب او نشيلم تردم لكن نابینی ئیشی زیاترم پێ دەکات دەرێ نەخاتونە ئیشی جوان دەکات هەرێ وەڵڵی غەزبە لەسەر هەمویان خاتونە ئەو گڵاسەی من خەرە تا بە شەرەفم نییە پشکەچی پێوە نەمانە یەک پشم بێت و مێشکە سوود لەو دەمە دەرەدا هات أمن مام سعيدة وهات أو تركي ملوك هاي السلام عليكم عليك السلام مام سعيد يا مخير يسر تساوي تساوي تخوش بي قوتم كارم سلامارينا لمارينا داك شو ملبي فرمو بخير يسر سر وسر تساوي تخوش بي يا ربي درد مام سعيد تيوا أو لو باش دقريوه تسبوا خو كذا ما ينديت خو كذا ما ينديت لو كذا تويدي بو تسبوا لا قوتم بسام خو كذا ده تفرموا بابا فرموا فرموا داخل لويه فرموا مام سعيد فرموا بخيرات سر قوتم بخيرات سر تساوي تخوش بي سر الساغ بي قوتم كارم سا زورم غريبه داك اللي قوتم بابسم سر تشي دا وي بخير هاتي سر ماري خوته تساوي تخوش بي يا ربي او جتلو قصدك قاس داك ما قالوا قمان دا نبي دا داكشم بي كتهودا او قوتم دا ولا ما سعيد هاتيا ايه دا وهاتم ده فرموا تنشا وانا شملو هنايا ايه وعزيتها تبو ما سعيد بخير بي سعيد يا ستشاور يا اخو بخير بي فرموا تنشا قولي زار او رو قوتم بابسم سرتش لماري رحمتي بدم بخير بسعيد يا مالي خوتا سكاتي جانكم قلبي شمدو شابز قوتم هل دبي بتسم سرتش يا اخوه بخير بسهد وتسام سعيد يا بخير بيا اخوه مالي خوتا ما شاء الله ما شاء الله موشي ديما ايركو انا درم رئيس رحاتك هاري والله يا خاصة يا اخوه بخير بمام سعيد خو عفك يا اخو الروس بيب وريره قيدينك لا خليناك تمرد ولا تنشتم من وريره بخير بي بخود بخير بي صار بابت بالرحمة بماو خافش كلك متحازن سعيد جوان دانيشا ريب خو قوت زقوتي دبي قالك دا قال لمن داران بيتن ريب خو ديموس خو ريب خو ناخو بو ناخوي اخو مالي هي تيميا
کورێ بخۆ ماڵەوە بێ بخۆ قابلە چییە؟ دەبخۆ چێ دڵخواست خۆتش ماری هێتیمم دەرخواردی مەدا ماری هێتیمە گوناحکارم مەکە کورە دەبخۆ سەعید گیان بخۆ بە قوربان دەترێت مۆزێک شتێک بخۆ دەبخۆ گیانەکەم من ناخۆم مام سعید دەبخۆ بەخوای ناخۆم تۆ بخۆ دەبخۆ دەی شەرمەکەیڵێ ناوەڵە ماری هێتیمی بەخۆی دەرێ هێتیم نابی لە بەس سێبەرشی دانیشی ئاوا ئارێ وەڵا شرعەن وە دەرێ ئەو جا من وەچی ڕەحمەتیم بەبیر دێتەوە کە زە لە هەناومە دی خوا سەعید دەبیرم مەهێنەرەوانێ ئەتو برێ ماشەڵا لەو هەموو جێ وها زۆر تۆب ئەتو برێ بێ لە تەنیشتەوی بەعادی کرد وەچی ڕمبەی هات خدا زای ناو هەناوم لەگە بەر بووە کورە سەعید چی بەتۆ من ئەی بە حادیسەی سیارە نەبر لەگەڵ کوڕەکەمە وەڵڵاهی ئەو جا بەخۆی ئەگە تۆ بی و ئەگە چارە بی مێمەوەی ڕۆی و مردوو خوا سەعید گیان بیرم مەخەرەوە برینیان قوڵە ها دەبخۆ مۆزی بخۆ ها دەبخۆ حەزم پێی نییە مام سعیدە تۆ لۆ نوۆژی گیان بێ پێم ناخورێ ئەتو باسی بابمت کرد ئەمەش خەفەتی ئەوەن دەچۆیە دڵمەوە نا خەمی لێ مەخۆ ما ئەمەش هەردەمرین گۆژم مادام مۆزی ناخۆیت لێش بخۆ حەزم پێی نییە وەڵام مام سعید مەسەلەشی کوردی هەیە دەرێ ترێ بخوا لە گەردەنی دیارەدا بخۆ ناخۆم حەزم پێی نییە کچە وەرە ئیشکارم هەیە دەوەرە دانشە کچە وەرە کچێ ئەوە لۆها ئەوە تۆزە بەنازم گەورە کردووە سەعید گیان وەڵڵاهی مەگرە گوێمەیەرێ حەقیتی ئەرە وەڵە حەقیتی وەڵا ئەمیش گوتم بڕۆم باشە میێوانەکەم دێ مارە هەزار شتەکەی ئیشەکەی گوتم ناوەڵڵا ها گوتم سەرە چاندێ لە باشە بەخێر بێسەر چاوم سەعید گیان چت پێویست نییە چاوەکەمی سپاس پێ ناوێ بەخێر بێسەر چاوم چیژێتی پێ ناوێ ناوەڵا گوێمێرە تۆزە عەسەبیە قسەی لەگەڵ ناکرێ باشە داڵە بێسەر چاوم مارە هەر ئاوەدان بێ کوڕەکانم ئەوە ئەنگۆ دەرسەکەتان یەک هەفتەی مایە ئیشاڵڵا بەخێر و سەلامەتی تاو دەبنەوە هەفتەش دەبنە مەلا وەڵڵاهی هەر فەقەیەکی لە عوزەی منی خوێندبی بەڕاستی مەلاشی باشی لێ دەرچووە ئەوجا ئەمنیش هیوادارم سەرم بەنگۆ برند بی چونە هەر گوندەکی مسعەتێکی چاچی ئەو خەرکەی بکەن مسعەتێکی باشە بکەن هەر ڕێی چاکان پێپشاندن هەموو ئاقلی خۆی دەرێ وەڵات و نابی لە مارێ بچێ دەرێ عاشق بووی کچێ ئەمن خدا دەزانی دەچم بۆ دەزانی داخە بەرجێ تو دەکەم وەرە کورە وەرە دایە چ عاری چ یشم بەداکمەیە وەرە بزانم ئەتو چت ئیسیفادە کرد ڕوێ خۆشت ڕەش کرد داکەشت بەدەکردندا لۆ چم کردیە باشە ئەتو چوو دەکرد داکرد قسەت کرد داکت هات مۆر موسی لەولا کرد بوو هەر گۆتم ئەوە لۆڕ لەولا ناکەس عاشق بووی وەی گۆ ئەوەی گۆ پێشم گۆ بە بابم نەرێەوە یعنێت وەت گۆت بوو تقریبا شتوان باس کرد و بەس ئاغاش نایعنی بەس گۆتم بابم حەقیتی یعنی تۆ ڕووی نادێ و حەقیتیش لەشکەش بینی ئەوزەوەنیە داکرد گەوشتەوە مارێ بابی ئەوزا توش بە کەرچی ئەوەی نمای مادام تێکەری ئەولا بووی قسە و قسەرۆکت جێراوە بەکەرگ نمای لازمە بتبەمە کرد مامۆستای ئەخزای من لەوەم گۆ ئەتوش تو بوو لەکەم برادەرە چیم باسی من کرد کوڕەکان جنا من برادەرێت تو دەناسم کوڕی فەتاح لا سۆری لا سۆر کوڕی فەتاح لا سۆری وەرە بەگەرم کۆ بتبەمە کرد مامۆستای دەرێ مامۆستاوە عەقلی تێک چووە بڕێک نسعەتیکە بڕێگەوەی بکە با دەرسشت پێ برێتن لەوێندە وەرە کورە بابا من و مامۆستا کورە بابە چاوەکە مەمەوێتم تااقەتی مامۆستاکاریم نیە نایە لەمە تۆ هەلە کۆرانان بگەڕێ دەزانێت چێ بابا ئەم بەس ئیشەکەمەی دوای دێمەوە ئیشی چ هیچ ئیشت نییە ئەتوزانێت چیە ئەم نیمە بەکرد مامۆستا کە لە ڕایەوە خوای کورە بە خودای دەت نایم نە والله مامۆستا تۆ قسانی بەمەت گوتی ئەمەش ئینشاڵڵا هەمووی بە تەواوی بە عالەمێ دنێ بەشم عالەم لە ڕێگای خراپە دوور بکەیتەوە ئافرین کوڕم ئافرین وەرە سەلام عەلەیکم سەلام ڕەحمەت باشی مامۆستا سەعات بووە باشی یا ڕەبی باش بن مامۆستا فەرموو ئەو کوڕە بینایە گوتم لۆم لە بەخین نێدانەی بڕێک نسعەتیشی بکەی وەبی بڕێک هۆشی بێتەوە سەرە خۆی ئەوە کوڕی تووە؟ بەرێ ناوی چییە؟ ئەوە ناوی عابۆیە ئەمر درێژ نەبیتن ئابۆ
وي بسر تساو مام سعيد والله امش تخسيرينا كم اري والله ان شاء الله وشي اوانا نسعتي تساشي دكمو درستي زور راس رواني بيدرين وي خدا خير دبنوسي يا ربي خدا هلا بو مدبيلي لبر اويني زور مأزيد دا نا خمناي والله نسعتي وايد دكم يعني ببتا ملاك هل نوعي نبي او زمان مستا بيشي بري عملت زور خلاف فير بوا قصيدة جيغتوا او شتانا او اسانا لكنا من اسانا وهذا درسي دم او شتانا هل بزالج كترتكا دور بروك الماما ستاوي ورا بروك الماما تبروكم كرسش لوبينا ورا دانش ابو كاكا ورا دانش باي بام ورا سعيد بري او زعت بروخه من النبي او زع من هو امانتي توبيتي اري والله خم النبي او حسابك او ابو يكي زاران نما او زبرك فيراوي شاقل له اولا قوتي دروم نكا اذني دي نا اذني هذا ما هو هذا اللي لعذري قيم بو قيت يشربك خم النبي باشا برو يلا باشا 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 قلت يا خليني يلا باشا نروني يلا ما مصطح قلق ممنونة بخير بي ممنوني نابي خو عافيس خم الله خدمة دي اقال لي بي خم النبي ما مستوى تسبخين مامن خم النبي كرم فير درس دكم امن ما دام اتو هاتيرا بخوم دزانم چت فير دكم ما مستوى خدا خسك فيودن باورم بيدكي ادي لو باورت بيناكم بو خدا اني بابم اها خوي بياو چاك نانانه اها خوي بياو چاك نشان نادا بله والله اني حرنيه فرع چاكانينيا براسيتا هري بحقي خواي دزاني خوا او بحسي باب ما حزناكم وانا جيان ليبي بابم هستا لصداكم بتما جنتي بيني بسكو بعاشقات براسيتا هري بقران لو سيتي دا او تشتا لدوي بابم درويشتم سري او هالشي شاب وحوشي خالشي لقى قوتم بابا تدكي شيجا تشيلي وحوشكا قوتم بابا تدكي راس وتشزاني امنم قوتي تشيجم سري خداب وشعيبه نظر عرامه قد ونبي والله بقران اي روجي بليتي كرديا الراس دا شمني در كرديا او زاكورم عبو زور كسي وشي بابي تو هيا لسرو خوي عم بياوي تساعد دادنين خوي عم بخير ومن دادنين بس لبنوش بيان بكري قوري انسان دبرنو بيان بكري تندي درو دل سهي دكان بيان بكري كل عرامي دخون كل بيان بكري والله خاطشي همو تيك بلدن او اتو نابي وشي بابي خود بي او صفات انا تازه باسن نكرت في صفاتك كاني باب ما خوي لبنادي شاردي توا على اساس كاز مسلمان يا بس بابم حموشي بالعكس او جا كره خوش ويستكانم لو دنياي بياوي باشا بياوي خرابيش هيا بس عم تسندي بيما بكري لا بياو باشا كامي باشا ما مصدر مرشتنقاهم بكري رخصتهم دي فرمو هذا والله هو اذا انا وروج بتسمع بمدي باي داش لي وين باي سعيدك عثمان ورا بقران روي ورا حاوتو ابوي بو بياوا جني بتر خشي من بيني كره جني ساعه دري كره عثمان نايو خوابينا كره كان جنا من درم كرديا كره جني عارت كره كاكا والله خشيتو دانا نشي عادي لاخويا وهاتو ماري من كره اتو دزاني كوا ايه اتو راوس تبع امتل بقينا داي فرمو خشيتو ايه بالعكس تيدا قال اشتي كو امن درم دانيشا او ودا زاين درم برو والله بس يدور قدري قتروش اوها كتي ورا والله جينا دا نازم جيلينا بو نازم جينا دا والله راس روي قوتي امن دسمو كن عثماني برامو وهذا كم او ودا زاينم ستاسات هاتي لك نتوش بختانه تشكي قوتي تي دري كردي اري والله هاتا كل من قلتي دريان كرديمو بمن درن اتو تداخلي سياسه دكي ونعزانم شيو يعني اشتوانية عثمان اوش قوانا دامني نوا او زوجي كابرا قوتني اتو نابي او خابق سجنا قوش باوري بي مكا سعيدك امن ودا تشم دوز عيدا بيتشموا زانم خرافه لك جهانت انا باشا داي او من دروم او زا خرافيك اش هلا خوت انا اخر شي بلا خراب مكان اولا قشيتك كره عني خرافيك لمن زانم اش والله فشتم شكاورو بدزيش كردا هرماندي بوم
كنت لو بتني لو بتني جاني عبد شو دهات يا جوري؟ ما داركي دهات ما جوري داركي شو؟ داركي نقول يدري؟ كنت يدري أبي داكم داك اللي سعر باني اشاي داك ما عمل شي دور دريش لك يعني أتوينا دي؟ كنت حايف انك الزلامه يا مبيني يعني كذا أتوينا دي هات يا جوري؟ كنت كذا يا مبيني هاي عبو بخوا وندهي لكم شانو من ما كنت تلوبه منا قلت زايد عزم زور ايش قلت لي داك لوبه منا لي او نوي دردين من هذا مسك بطابيم خصبت تاك اخر نعم ما عندي كم عبو توزوني لك إذا قال يا ما كنت ما عندي مكا كنت وش عرباني بارم بيو بني كنت وش كرني ايشم بيو بكا لا تولا دا داكم شارو بلا داكا أنا وقت سمتونا بياني خليكي أنا ناني طاونا كردوا آخر شانو من ما تخوارات كمان دوب نزور لا بيان متي لا متي ما دبخو والله تو لا شو باشا جانا كما وتشم على بانا تماتو خيار وشد بكرموني ورشتك حازر كم لا بيان متي كما مثلا لا بخون أوي عندكم تماتو خيار انتي بتاتو شتلي أنا حازركم أومي وانا قولي زار سعيد فرمو بخير بي بخير بي يا أخوة بخير بي يا أخوة السلام عليكم بخير بي يا أخوة يا ربي باجوز تانكوا سلامت بي بخير بي يا أخوة والله قوتم با أوروكا بتسم سرشي لقولي زري بدا يا أخوة بخير بي سهل بتساوي ساوت خوش بيعرب قوتم اشتت شملة دري دعم قوتم أوروكا قيق رسي لقا قولي زري دبرئ الموا دي بيلا دايب زعيتيا أري والله دي قولي زر إيه قوتم أتولونا وشي مردان إيه الراس أو تشي بدي من تي قوتم أو تشي را بدي جعلك تقصي وانا كي واتي قشتي يلا بردريا إيه لو يلا بردريا إيه لو ثاني منين كتي كتبي والله ماشا شربي دخوني أوتم لي ذاك كوني باشن بخير يا اخوه صحتك بخير ولا داش عيش مي ولا بخير بي بخربه بخير بي يا اخوه خوش بي خاله بخيري سلامت بي قولي زار هاجان بيتر يمور ميد مو كريكا كاكا جامير دم بوتش من ميرناك من ابي هر ميردي بيا بكاي بخشي من بكا كاكا جامير لك من ضلمناك سكن بجيبيلم تشتي وانيا وای بابا ڕۆ مێشکم بەر بۆ کوورە بە مێ دەدەی نادی هەردوو چاو دەرێت و لۆ لەسەر چ من دەدەی قسەی من نەخوا قسەی تو ناخوا تێگەیشتی کاکە گیان بەخش بەسە چشتی وانیە ڕچقیژە قیژیتی دەمێ دەکەی بکە مارکاول نەبی باشە تێگەیشتی مێدوچی ئەدیە من وەستاس بەڕە دەبڕە كل والله ذاك كيف بمير بدا شي شكل الراس لبو من دمنيتو حمر ولا خم دميره كل منقة زي بقرعان دريد زيراني شمها أمن سمين يديموا إيه أبي أوعي شهادة كيف باشا أو من هذا سمرهم تيجيشتي أخ من حسن أمين يا زمان دبرة أو من الربها باشا تيجيشتي خالة مرة تايخو تايا هودا سمر دمر بادري كي خيرها تاكسي دي كناتوا بس سعيد هسه روي أوا وكو سعويا هو استكليرة تستكليرة ولا تستكليرة ولا حياة من برديتو ولا ولا تعال من برديا أو لو هاتيرا أو تشيكليرة أما أما أتبو ما هذا تلو خاوي كموها بشوف أمن هات ما كنقولي زريعة كلاتيرا سمعتوا له ديراتو هاتو بداخ بازي وين كلك وحياة من البردية باباتو أجا قوتم قولي زر ما دام هروي لونا راتش جاك بدي كورا كم من يدس مدري كورا يلا بدنا ده هني شيء كوريشة أو بابي من حياة من الشي بردية بابي تويا حياة من البردية هاتو بدا خوازي من براستا إيه لبو من لا بو خوي براستا ولا لو خوي بس بعرف نكت بخوا هيش استنى يبين الكتي من يلا بدنا ده يا احمد هلا بخاطر ونفخ يلا ده بدنا ده خلال ما لهم شو ده تاكك من هاتو دي يلا دي تو حل يا كبكه صارت الدنيا يلا دي سدا والله قلنا حاول فقير هذا بابا يشكر انتو جبو ورا بابرون ورا قلت راه راح حساب ولا قريا ما تصورها كاكا شو شكاش من هذا نهار عقي او قابو قازاق من شو اوان مدني ردني لا بتصوم مني خيره كل ده ورا يا خوا بخير بكاكا صدا أي خوا سلامتك ما مستا والله ما مستا درم أون دتوندا لخفتنا عليمو خير إن شاء الله كاكا صدا دبري دي ما مستا راستي بي حبو مرقي لتيجي مزور رحمتي دابو خوي دخيلي منك أمش قلت بقى خير بكم أو دودري بقين ما يقدي
والله ئیشەکی چاکە بەڕاستی. مامۆستا ئەمش چوون بە سەعیدم گۆ بردمە مارێ مزەفەری سەعیدش گوت بڕۆ با بچین تەمەشا دەکەین بزانین کووە کاکە چوینەوێ ئەتوەرە سەعیدی کەلەکەوێت لۆ ناسی تەماعی لە چیژەی بکەیت برێ سەعیدا تو بەو تەمەنە گەورەی چ لەو عارەیە ئەو جەبرێ مامۆستا لەسە ئەو بەزمەش چی کردیە چووە ژنێ خۆی دەرکردیە هەتا کچە برێژن و ماری نێو مێردی پێ بکە والله ئەوە نیشانەی بێسفەتە باشە ژنە چ گوناحی هەبوو کورە مامۆستا لەوەش خراتر چووە بەداچی کچەی گوتێ کچەم بدێ داکەش لە ڕگ ڕاتچوە قەنەعەت بکە نەیدا ئەبۆش ئەویشی دەرکرد بوو والله ئەو زەلامەنیە حەقی ڕەزیل و سەفیر کردنەشی زۆر باشی هەیە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستاکوی باشی سلام مامۆستا ئەمن لۆ ئیشەچی خێرێ هاتیمە ئەوجا سەعید خێر لەکرێت و هەیە ئەوە دەزانم هەوکانی عەبۆی گوتیا زانا کو ئەفعالی خۆت داناسیەوە سەعید مامۆستا هەوکانی نییە ئەمە ژنەکەم ڕۆیە بەس ئەتو ئەو جارە ئەو ژنەم لە بۆ بینەوە ژنەکەت ڕۆیە یان دەرت کردیە سەعید هەوکانی مامۆستا غەرەتێک بۆ ئەمە کردیتم بەس ئەتو ئەو جارە ئەو ژنەم لە بۆ بینەوە هیچم ناوێ من نانا مامۆستا هیچ غەڵەتی نییە و یەکەم غەڵەتیتی فەقیرێ ئاخە باشە سەعید شەرتم لۆ دەکەیت تۆ بێ بکەیت زارکەی شێوا خراپ نەکەی ئەری وەڵڵاهی مامۆستا ئەری وەڵڵاهی وەحد دەدەم وەحد لە سەدەستی تو لە سەدەستی مام سەدەی وەحد دەدەم تۆبەچی بکەم تۆبەی نسوح شەرت کاک عوسمان بەڵێ مامۆستا ئەوە ئەمن هاتیمە لۆ مارنگۆ بەخێر بێ سەر چاوم مامۆستا لە بەخاتی سەعیدی ناتیمە ها بەڵێ چکۆ سەعید مستاهل نییە ئەم بێم تکای لە کتوب بکەم هەتا خوشکەکەتی بدەیەوە بەڵێ چکۆ سەعید پیاوەکی چەندی برێ خراپ بوو ئیشەکی زۆر خراپش کردیە بەس ئینسان لە ژیانی تا غەڵەت دەکا بەس ئەتو دەبی نابی بۆچی بی ڕاستە مامۆستا ئەو جا هاتی دەکرێت و نابی دژمان بەشتێنی چکە سەعیدیش تۆبەی کردێ تۆبە وعدشی دایە لەکرە من قسەش کردە شەرتشی دایە کە بزانێت کە ئیشی ئەو ها نەکاتەوە وەڵاهی مامۆستا بەخێر بێن سەر هەردووک چاوم بەڵام وەڵاهی ئەوەندە غەدری لەو خوشکەی من کردیە ئەوەندە غەدری لەو خوشکەی من کردێ ئێستا کە لە پێت چاوم دانیشتیە وا دەزانم دوژمنی بابە کوشتەی من دانیشتە لە پێت چاوم نا ئینسان لە ژیاندا غەلەت دەکات دوای ژن و مێردیش ئەو هەموو دەزانێن لێک زیز دەبن شەڕێ دەکەن بەس ڕۆژێک هەر دەبی پێک بێنەوە ڕاستەوەیە ئەو زالوێ ئەمە خۆم دەزانم سەعید مستاهل نییە ئەو ئەمن ئەوە لەگە جەماعەت هاتی مێروکانە بەس بکەیت ئینسان چەندی پێ بکرێ ئیشی چاکە و خێر بکە مامۆستا ئێوە هاتوون بەخێر بێن سەر چاوم خۆش بی سەلامەت بی کاک سەدۆ بەخێر بێن سەر چاوم ڕێز و احترامتان خودای ئەمنیشی شەرمەزار کرد دەزانم بەس ئەمر کە ئێوە هاتوونە ماڵەکەم ئەمە سەحە ماڵ نیمە دەتان خەمە سەر و سەر چاو قسەشتان ناشتێنم خوشکەکەمی دەدەمەوە بەس مامۆستا بەش بە مەرجێک جارشکە ئەم کابرا ئەو غەڵەتانە نەکە کوڕە غەڵەتی گەرە هەر زۆر گەورەی کردێ زۆر گەورە ئەوە لەوەی دەوەشێتەوە نانەکە عوسمان شەرتی کردیە تۆ بەی نسوعی کردیە لەکنە من زارشکە ئەوی شەی ناکاتەوە زۆرمی لە کوڕەکەشی کردێ لە کوڕەکەی وەڵی مامۆستا عاجزمە بە نامن نەداکەم ناچینەوە وەڵی ئیسراحەتمان کرد لە ماری خارم نا کوڕم ئەمەرێ کوڕم دەچێوەدایە خوشکم ئەتۆ دەچێوەکن مێردی خۆت کاکە لەبەر خاتری تۆ مامۆسا ڕۆمۆلای ڕۆسپی بی خوشی من ئەدی مەوزوعی ئەو چیژەی لە منی تێکدا وەیان نە مامۆستا باش ئەو هەموو مادی بوونێ مەوزوعی چیژەی لە من تێک چووە ئەمش گوناحم لە بکتۆبە کوڕم خەمای مەخۆ وعد بی ئەمن ئەو ئیشە لۆ جێبەجێ دەکەم ئەمن دەست بەکەن پیاوان لەگە خالی دادەنشم و ئیشتەکەی دەبڕێنەوە مامۆستا کا عوسمان کاکە وەڵڵاهی ئەمن غەلەت بوو بەس ئەمگو ئەو جارە قسوورم عەفووکان ژنی هەستە با بچینەوە حەشقم چقنما وەحد بی وەحد ئەتوو بکەمە تانزی سەری خۆم کە عەبوو نام سەربان شوەوە شوو سەربان چوو ئەوهاوە چوو بەخێر بی سەلام حەوزی لۆ دەدا بەس چی حەول لۆ من بدا کەوش بینە چوو بۆ دەبەیان وەنیە براژن وەنیە براژن وەنکوانەوە ڕەنگبی جواب بدەداتەوە
بخير بيدري اقرا اقرا والله جوان دروها والله جوان دروها كارم السلامارينا هلا مارينا فرموا فرموا بخير يا صوت صوت خوش بيا ربي هو تسمع سعيد بخير بي او براك زمان دقري دابا بخير زوي فايز كنتي رحمتي الله استغفر الله سعيد هاي صار ذاك اقرا واخديني تقوى فرموا بخير يا اخوة تصاو خوش بيا ربي الله يبارك والله يا والله لكم ما ببراجن بيت النام عندني لو والله هنمر موت لكم ما بيني بين من ابيني وشي زنتشي لكم درياش ما قبل فرموا ده فرموا بس نادي الله يبارك كده بيتام او اشتمتك يا قربان له كاسدي يا بربي لا راساتو بيزبا كل حد مر موت ديجني آتم تي او خدا نقول من داري مزوي رحمتينا هذه والله اخويا مارت خرانه بيتهم ندبردها بدك ملوك رايتوا السلام عليكم عليك السلام والله بس أولا كين أبوي لدوي لكين أبوي لكين أبوي يعني لكين لكين او خدا نقول من داري مزوي رحمتينا مارت خرانه بيتهم ندبردها كل لو بيتك انا اصدر ما مبرد عليه لكين ولا كين أبا لدنيا لكين القرآن يا ويتي بقمنيها باب بحياتي جني له من نايني بحياتي إيه تبقى نما بس شو ندري خزاني ومزوي هات وانا متواجد برو اشتاني تبين بمخاك وخول لبوتا اخر لا ظلمنا ما عندي تكلم كنت ما عنديمك وش كريش مبيبك عقل النبي بحياتي باب مجني لو من نايني لو نايني بخويتو هاك سمها أنا بشوف الساعة أنا هذي شفتكم. بواتك شوي. بتسيتوا. اوه كاورا هستا تنزوبة بيشم دكوي هستا دكت ما كانت والله جوان تريشتا والله زوز كاكا والله وتيلا تكيدا كاس لقا قوتو لا ولا كاس لقا نبو كتانية وش عرباني بارن بيوبني باب الرب وش كريه وات كرو عربانك كل بميج دينادي هرتو تساو الدريري والله بس وانا بيهبل بيدي كل دراوس تبع ايوان قوم بنين راوها ماشا بخير بكاكا وش بيه لما تقولي زاد وانا ميرت كعب زلامي مو ميرتي بيناك كاكا جنب اخواني يدن بوتشي من تكبر شو دهات يا جوري؟ بدر كده هات مجوري ادي درك داك من فاش دركبو داك ما عمل لك بس طلب دقيق صعب بس ايه بدك تسوي